باسی پێشێلکردی مافی کۆچبەران لە وڵاتە سنووریەکان کە دیارە کۆچبەران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هەنا دەهێنن بۆ ئەوەی کە ڕووبکەنە وڵاتانی ڕۆژئاوا لەو ناوچانەدا لە وڵاتانەدا ڕوبەڕووی جۆرێک لە پێشێلکردی مافەکانیان دەبنەوە بە تایبەتر ئەگەر ئەم کەیسی ئەم کەسانە ئەگەر سیاسی بێت ڕەنگە دوو جار بۆیان قورس بێت یارە کۆچبەرانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران لە تورکیا ڕوبەڕووی پێشێلکردنی ئەم مافانەیان دەبنەوە خۆیان چەند جارێک داوایان کردووە کە بەهانایەنەوە بێن کەیسەکانیان هەم لە ڕێگەی هەرێمی کوردستان لە ڕێگەی عێراق هەر وڵاتێکی دیکە و بتوانێت چارەسەریان بۆ بکات ئەم کەسانی کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانن بەهۆی ئەو ڕەوشە سیاسی دارایی کە لێسادا لە وڵاتەکەیە بوونی هەیە ڕەنگە نتوانرێ بکەڕێنەوانی وڵاتەکانی خۆیان بۆی کە هاڕەشە لەسەر ژیانیان دروست دەکا و دروست دەبێت لەسەر ئەم بابەتە دیارە ئێمە گفتوگوی زیاتر لەگەڵ بەڕێز شۆڕش مەحی وەکو چالاکوان ڕاستەخۆ لە تورکیا و میوانمان دەبێت بە ڕێگەی سکایپ گفتوگوی زیاتر لەگەڵ ئەودا دەکەین لەگەڵ کاک شۆڕش زۆر سپاس بۆ ئامادەبوونت گەر باسی ڕەوشی کۆچبەرانی ڕۆژهەڵاتی کوردستان و کۆچبەرانی کورد بکەی لە تورکیا ڕەوشیان چۆنە؟ کاک شۆڕش گەر گوێبیستی دەنگی منی؟ دیارە کاک شۆڕش گوێبیستی دەنگی من نییە؟ باشە کاک شۆڕش زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئەگەر باس لە پرسی ڕۆژی کۆچبەران بکەی لە بەتایبەتی کۆچبەرانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان کۆچبەرانی کورد لە هەر ناوچەیەکە لە تورکیا ڕەوشیان چۆنە کێشەکانی ئەوان چیە لەوێ؟ سڵاو ڕێزم هەیە بۆ بەڕێستان و بۆ کەناڵی کورسات هەروەها سەرخۆشی خۆماڕاستەی ئەو بنەماڵانە دەکەم کەورە بەداخەوە لە تورکیا لە باکووری کوردستانێ ئەو بوومە لەرزەیاتە و زۆر جەماعەتیش تێدا چوونە ئەوانەی کە لە چ لە باشوور چ لە ڕۆژهەڵات چ لە سووریەوە یعنی کوردستانی ڕۆژاواوە دێم بۆ ئێرە بەداخەوە چونکی کوردن و بە زمانی کوردی قسان دەکەن بارودۆخێکی زۆر خراپیان هەیە زۆر بە دەگمەن وایە کە ئیزنیان پێبدەن لێرە بمێنەوە مەگە چۆن بێکە لە وڵاتانی دەرەکیدا نیوانە بێنن کە بتوانن ئیزنی مانەوە لە تورکیادا وەرگرن ئەگە بشیان هەوێ بە قاچاق لێرە ڕابڕۆن لەگەڵ قاچاقچی بڕۆن بەرە وڵاتی یونان وانە لەوێش تووشی قاچاقچی خراپ دەبن پوڵیان لێ دەخۆن عەزەتیان دەکەن لە وڵاتی یونانیش کە من دووسێدانە ڤیدۆیان بۆ ناردوومەتەوە بەڕاستی لەوێش کوردبوونیش لەوێ سەختە ینی لەوێش کە دەڵی کوردم تووشی ئەشکەنجەیەکی زۆر دەبێەوە چونکی لەسەر سنوورەکان ئەو گرویەکان لێداناوە بنێ گروی ڕاگنار کە لە ئەڵمان وانە ڕاهاتوون هەموو کۆنەداعیش و شتیوانە زورێکە دەڵێن جەماعەتەکە بەڵگەمان لەلایەن نییە ئەمە هەموو دەڵێن کۆنەداعیش و شتیوان ڕدێنیان هەیە و سەردومسیاندا پێچاوە ئەگە دەڵی کوردم و مەشاکیلم هەیە لە وڵاتەوە هەڵاتومە دەمگرن یادامم دەکەن دەڵە زۆر پیسرە لێ دەدەن دەڵە کوا کوردی کوا وڵاتت کوا حکوومەتت کوا ئاڵات پلان بۆ دانراوە ئەم پێشێرکردنی مافە یان بەگشتی ڕەوشیان لە نێو کەمپەکاندا بەم جۆرەیە وەڵا لە نێو کەمپەکانیشدا دیارە کە بە زمانی کوردی قسات و لەوێشدا هەر مشکلت هەیە ئەنهانەمە دوو کەسمان هەیە لێرە بەنێو ئامانجی منبەری و شەوگاری محەممەدی کە گارێژن نێردن بەداخۆ فەخیرانە زۆریان عەزێت دەکەن بەهۆی وەیەوە کە کوردن لە نێو دەستێکیان کردوونە کە خەڵکی سومالیا و ئافریقاوانن دوێنێ خەبەر پێرە خەبەرمان پێدەی کە زۆریان لێداوە زۆری عەزێت دەکەن هەڕەشەشان لێ کردو کە ئەگە باسی ئەو لێدان و کوتانەی لەکەم پۆلیس بکەی ئەمە زیاتر لێ دێن ئەمە محامەکە زەنگمان بۆ لێدا پێمان کورد محامەکەش دیارە پوڵی لەمە وەرگرتووە جوابمان ناداتەوە زۆر کاری بەو شتەی نییە دڵە جاوە دەبێ ئاگایان لە خۆیان بێ و لەوێ و شاری خۆیان بن و دەبێ شکایەتێ بکەن و هیچ کارێکیان پیانێ ینی بەڕاستی کوردبوون لە هەر شوەیەکی تووشی ناڕەحەت بوون و دەردەسەریە بەداخەوە باش کاک شۆڕش چی بۆ ئەم هاوڵاتیانە ئەکرێت لە ڕووی ئاستی چالاگوانانەوە چ لەسەر ئاستی نێودەوڵەتیەوە یعنی هەم چیان بۆ کراوە و داوا دەکرێت چیان بۆ بکرێ چارەسەریان چییە؟ ئەمە وەک ڕێکخراوەی پشتیوانی لە مافی مرۆڤی هانا و پشتیوانی لە
کۆچبەرانی پەنا ئەمە تاوجێ توانیمانە کە نەهێڵین تا ئەوڕۆ دیپۆرتی وڵاتی ئێرانیان بکەنەوە دیارە ئێرانیش کە لە مێژە بە دوایانە و دایانهێوانە وەربگرێتەوە ئەمە زۆر لە مێژەوە دویان کەوتوینەکە نەهێڵین تا ئەوڕۆ دیپۆرتیان بکەنەوە بەڵام ئەلحەندیان هەوێ دیپۆرتیان بکەنەوە زۆر لە وازێکی خراپدان ئەمن داوام لە حزبی دیموکراتی کوردستانی ئێران کردو کە بێتە سەرخەت دیارە ئەوانیش هاتوونەتە سەرخەت و دوای کارەکانیان دەکەون بەسپاسەوە بەڵام لێرەدا ئەمە هەر کوردێک لە هەر کوێیەکی کورد لە هەر کوێیەکی دنیاە چاومە لە حکوومەتی هەرێمی کوردستانە ینی تەنیازیەکی کە بۆیان لە کاتێکا مافیا وڵاتی بوونیان لە نێو هەرێمی کوردستان وەکو ڕێگەزنامەی عێراقیان نییە ئەمە گەت چاو لێ بکەین حکوومەتی هەرێمی کوردستان دیارە نێی بەخۆیەوەی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەمەش دیارە هەموو خۆمان بە کورد دەزانین لە هەر کوێیەکی دنیایەبی چەرمەسەرێکمان بۆ بێتە پێشێن چارەسەرێکمان بوێ لە حکوومەتی هەرێم دەمانێت چونچە حکوومەتی هەرێم بە فەرمی نوێنەرایەتی هەیە لە وڵاتی تورکیە دەتوانێت لێرە لە ڕێگای نوێنەرەکانیەوە لە ڕێگای دەستگا فەرمیەکانیەوە دەتوانێت ئەو هاوڵاتیانی کە لە هەڕەشەی دیپۆرتکردنیە دانەوانە ڕزگار بکە و بیان گەڕێنێتەوە بۆ خاچی باشووری کوردستان ئەمن لێرەوە لەسەر کاناڵیان گۆوە داوا دەکەم بەڕاستی ڕزایە دەکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان لەوانی کە هەنجۆبی سیمەن لەوانی کە دەتوانن کارێکیان لە دەست دێ بۆ دوو کوڕ کچێک کە بەڕاستی گەنجن تازە بوو کوزاوان بۆ کوردستان و بۆ مافی مرۆڤ و بۆ هەموو شتێک خەباتیان کردووە هەنجیانیان لە خەتەردایە هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان بە دەنگی وانەوە بێ داوامان لە حیزبی دیموکراتیش کردو دیسانی لێڕە داوا دەکەینەوە کە ئاگیان لەو دوودانە گەنجەی بێ کە بەڕاستی لە ڕەویشێکی زۆر ناخۆش و خراپدان هیوادارم کە بە دەنگمانەوە بێن بە دەنگی کاناڵی ئەنگۆشەوە بن باش کاک شۆڕش ئەمە بزانم کە ماوەی چنێکە و ژمارەی ئەو کۆچبەرە کوردانی کە لەوێ هەن ژمارەیان چەنە ماوەی چنێکە لە ڕۆژێکی ئەوە سەخت و قورسدان بۆ وەڵامیش نادرێنەوە بۆ وەڵامی کەیسەکانیان نادرێتەوە لێرەدا ئەو نیە دەڵم من بەشی هەوڵی قسەکانیشم ئەوەم کوردبوون بۆ خۆی یەکدانە گوناحە لێرە ینی لە هەر کوێیەکی کە بەشێکی کوردستانی لێ جۆکراوەتەوە کوردبوون گوناحە ناتوانانی بچەی بڵێ ئەمن کوردم بڵێ ئەمن کوردم دڕەویشی پێداچوونەوە بە کەیسەکەت قسەکردیان دەگەڵت فەرق دەکات تا لێرەدا ئەوەیە کە مەسەلەن ئەلها خودی خۆم ئەمن کە کوردم ناتوانم بەڵگەکانم بەرم بدەم بە ئیداری پۆلیسی شارەکەم لە تورکیە بە جوورێکی دیکە هەڵسو کەوتم دەگەڵ دەکەن بە تایبەت ئەوانەی کە دێشنە ئێرە هەموو سیاسین ئەوانەی کە لە شتی دینیدان بوونەتە مەسیحی بوونەتە کریسیانەوە فەرق دەکەن ئەمە ئەوانەی کە سیاسین و دێنە ئێرە یا دەبێ بڵێن حیزبی دموکراتین یا دەبێ بڵێ کۆمەڵین یا دەبێ بڵێ پارتی دموکراتین یەکێتی نیشتمانین ئەوانش هەموو لێرەدا بە جوورێکی دیکە چاوی لێ دەکەن کەیسی کوردی لە تورکیا کەس بۆ لای ناچێ کەیسی کوردی لە تورکیەدا هیچ کەس بۆ لای ناچێ ئەلهانەمە لێرە هەمانە 10 ساڵە لێرەیە پێشمەرگەی حیزبی دموکراتە 12 ساڵە لێرەیە پێشمەرگەی کۆمەڵەیە 15 ساڵە لێرەیە زیندانی سیاسی بۆ تەواوی ژیانی لە زیندانێدا بۆ هێشتاش لێرە لە زیندانێدا شۆڕش ئەوان کەیسیان مامەڵی فەرمیان تەقدیم کردو بۆ ئەوی ڕووبکەنە وڵاتێکی ئەوروپی بۆ نەجات بوون لەو ڕۆژێکە ئەوانی تێدان و بۆ وەڵام نادرێنەوە نەتەوەیە گرتوەکان ڕۆژی هەوڵ کە خۆت تەسلیم دەکەی هێشتا کەوا نەماوە پێشتر خۆت تەسلیمی نەتەوەی گرتوەکان دەکرد نەتەوەی گرتوەکانیش بەرگەیەکی دەدای کە تۆ لەو ڕۆژەدا بانگێشتن دەکرێت و قسەت دەگەڵ دەکەن و دوایە کەیسەکەت دەدرێ بە وڵاتێکی دیکە جا چ وڵاتێکی دیکە هەڵەتگرێت لەو 1-2 ساڵێ لە 2010 بۆ لایەوە کەیسی پەنابەران درا بە خودی حکوومەتی تورکیا یعنی حکوومەتی تورکیا بۆ خۆی کاری پەنابەران دەکات بۆ خۆی قسەیان دەگەڵ دەکەم ساحبیان لێ وەردەگرێت کەیسیان دەداتێ کاغەزیان دەداتێ لەو بینەدا ئەمە دەبینین کە ئەوانەی خەڵکی ئەفغانستانن سووریەکان عێراقیەکان بە تایبەتە ئەوانە هەموو قسەیان دەگەڵ دەکردێ بۆ وڵاتی سێهەمیش بەڕێ دەکردێن ئەمما لەو بینیدا کوردەکانی ڕۆژهەڵاتێ چونکی بەنێو کوردی ڕۆژهەڵات خۆ تەحویل دەدەن ئەوانە هەل لێرە دەمێننەوە نەتەوەی گرتوەکانیش هیچ قسەیەکت دەگەڵ ناکەن کاریان پێت نییە
ئەمە ڕۆژێکی کە پەیوەندیم بە نێو یەکدانە ڕۆژنامەنووس پەیوەندیم لەگەڵ نەتەوەی گرتوەکان کرد بەمنی کوردی ئێران هەر مشکلەی نییە بۆ کوردان هەر مشکلەی نیە گۆ چ مشکلێک و هەیە لە ئێرانیدا کە هەڵاتونە یعنی ئەلەنەن پشتیوانی لە حکوومەتی ئێرانی دەکرد ئەمنەوەم بە زۆر جێگەیانی ڕاگرتووە کە نەتەوەی یەکگرتوەکان ئەلەنەن پشتیوانی لە حکوومەتی ئێرانی دەکا بەم ڕەوشەی ئێستاش کە ئێرانی تێدا بەڵێ بەم ڕەوشی خۆپشاندانانی کە ئێستا لە ئێرانیش هەیە هەر پشتیوانی ببوورە کاک شۆڕش بەو ڕەویشەی کە لە ئێرانی ئەلحان هاتووە پێشێ لێرەدا بەداخەوە بوونەتە دوو دەستە یعنی بەشێک کە کوردن و بەشێک کە فارسن فارسەکان دیارە لە وڵاتەکانی دیکە هەموو ئەوانەی کە دەگەڵیانن سەر بە دەوڵەتێشن هێشتاش سەر بە دەوڵەتن ئەوانە بە جوورێکی ڕادەجۆزن و دایان بن ئەمە بەداخەوە کوردەکان یا دەبێ بخۆیان بە قاچاق بڕۆن یا دەبێت لێرە بمێننەوە ژیانێکی 10 ساڵ 12 ساڵ 15 ساڵ تا پوڵێکی خردەکەنەوە بتوانن لێرە ڕزگاریان بێت لەو بارودۆخەی ئێرانیشدا دیسانە کە کورد هەر لە جێی خۆیەتی لەو بارودۆخەی ئێراندا پەناخوازە کوردەکان هیچ کارێکیان بۆ ناکردرێ پێم وابێت دە بارودۆخی دیکاوە بێتە سەر ئێرانێژ ئێستا کورد لێرێ چونکە ئەمە دیومانە زۆر بارودۆخ هاتوۆتە سەر ئێرانێ بەڵام کوردەکە لێرە هەرماوەتەوە هیچ کەسیش بە دوای کەیسەکەیدا ناچێت دا نازانم ئیوەیە کە بێدەوڵەتین یا ئیوەیە کە کەسمان نییە کورد بەڕاستی کەسمانی نازان بۆ کەس بە دوای کاریمەوە ناچێت بەڵێ کاک شۆڕش زۆر سپاس بۆ ئامادەبوونت هیوادارین کە دەنگی ئێوە گشتوێتە لایەنی پەیوەندیدار و ئەو شوێنەی کە ئێوە ئامانجەکە ئامانجی ئەو کەسانی دیکەیش کە کێشیانی ئەو کۆچبەرانە گشتوێتە شوێن و لایەنی پەیوەندیدار هەروەکو لە بەرنامەی پێشتردا کە توانرا لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە دەنگی ئەوە بکات و چەند کەسێک کەیسەکانیان گلایی بێتەوە بتوانین کێشەکانیان چارەسەر بکرێتەوە لە ڕێگەی نەتەوەی گرتوەکانەوە سپاس بۆ بەڕێز شۆڕش مەحی کە بەڕێزیان چالاکوان ڕاستەخۆ لە تورکیاوە میوانی ئەمە بماندوو نەبین پاش